خۆشەویستم هەرچەند ڕێگات سەخت و هەڵدێر و عاسەیە کەچی سات لە ساتێ چاتر پێت بەگوڕترن لەم ڕێیە. خۆشەویستم ئەتۆ نور و تەوحید و ڕەحمەتت پێیە کەچی جەزیرەت العەرەب هەزاران ئەبوو لە هەبوو کەعبەت اللهش 360 بتی لێیە. خۆشەویستم ئەتۆ هیدایەتی خواییت لە ئامێزە پڕی سینەت سۆز و خۆشەویستی و ڕێزە کەچی ئەبوو جەهلی دێزە لوتی لە تەوقی ئاسمانە و سەریشی بۆلات و عوزا لە عەرزەیە. ئەمە مێژووی پێش و ئێستا و ئایندە و داهاتوو وا تێمەگەن ئەم ململانەیە نوێیە چاوتان تیژ و ورە و پۆڵا و ڕێگاش ڕۆشن ئاشکرایە سەرنجامیش سەرکەوتنی هەتایە بۆچەیە.